بەخێراتنی گەرمی ڕاگەیاندنەکانەکەم من وەکو ئامان جەمال دانیشتوونی بەریتانیام چەند ساڵێکە دێم بۆ منتیقەی شعبۆ شێمەسوودوانە و ئەم جارەش کە جۆنەساید بوو بۆ ڕۆژئاوا من یەکسەر هاتم بۆ ئێرە و هەموو کاتێک کوردانی بەریتانیا پاڵپشتم بوون لێرە دەستخۆشیان یەکەم کاک سەرکەوت کاک هێمن هەورامی هەموو کاتێک پاڵپشتم بوون بۆ ڕۆژئاوا متمانە ئەو سیقەیە لە دەست نادەم و بە هەموو شێوەیەک هاوکاری کاری خێرخوازیمان کردو بۆ ڕۆژئاوا بە هەموو شێوەیەک و لێرەوە دەستخۆشی لە باشوورەکەم کە ئەم جارە جۆنەساید بوو بۆ ڕۆژئاوا بۆ شعبۆ شێمەسعود یەکسەر گەلی کورد یەکیان گرت هەموو بەشدار بوون بە هەموو شێوەیەک گەنجەکان هاتن بۆ ئەوەی کە دیفاع لە ڕۆژئاوا بکەن بوون بە گەلیلا و وەکو ئەوەی کە کۆمەک و شتیان کۆ کردەوە بۆ ئێرەوە وەکو من کاری خێرخوازی کە هەموو مەدرسە و شوێنەکان چووم و دڵی منداڵ و خەڵکەکەم خۆش کردووە کە توانیم مەشتێ بۆ ڕۆژئاوا بکەم.